لایەنە سیاسیەکانی کوردستان لە ناوچە دابڕاوەکان تاکید لە ڕێخستنەوەی نێوماڵی کوردی دەکەنەوە، هەروەها ئاماژە بەوە دەکەن هەرگیز دەستبەرداری ئەو ناوچانە نابن کە پێشمەرگە ڕزگاری کردوونەتەوە. جێگری لێبستراوی مەڵبەندی هەشتی یەکێتی لە خانەقین دەڵێت ئەستەمە بەبێ ڕێخستنەوەی نێوماڵی کوردی بتوانرێت بچووکترین کێشە چارەسەر بکرێت لەگەڵ ناوەنددا. جا بۆ گەڕانەوەی ناوچە دابڕێنراوەکان بۆ سەر هەرێمی کوردستان دەبێت هەمووان ڕێککەوین. بەبێ ڕێخستنەوەی ناو ماڵی کورد ئاستەمە ئێمە نەک بۆ ئەم کێشانە بۆ بچووکترین کێشە بتوانین هەنگاوێک بەرەو پێشەوە بچین، هەتاکو ناو ماڵی کورد ڕێک نەخرێتەوە ئاستەمە کێشەکان چارەسەر بکەین. باشتر وایە لایەنە کوردیەکان زۆر حەزکردن بە مەسئولیەت بەرامبەر ئەم دۆخە بەرامبەر داهاتووی کورد باشترین ڕێگا چارەسەر ئەوەیە کە ئێمە دابنیشین و بە گفتوگۆ ناو ماڵی کورد ڕێک بخەینەوە. لێبسراوی لقی 15 پارتی دیموکراتی کوردستان ئاشکرای دەکات ئومێد زۆرە لە چارەسەربوونی ئەم ڕەوشە و ئەو بەهانانەی کە پێشتر هەبوونە ئێستا کەس بەهانەی نەماوە، بۆیە دەبێت هەمووان ڕێکەون چونکە نەمێژوو نەکات ڕەحم بە سەرکردایەتی سیاسی کوردی ئێستا ناکات. لایەنە کوردستانیەکانی دیکەش لە خانەقین دەڵێن گۆڕانکاریەکان بە خێرایی دەڕوات لە ناوچەکەدا، بۆیە پەلەکردن لە ڕێکەوتن و ڕێخستنەوەی نێوماڵی کوردی لە قانزاجی هەمووان دەبێت. ئومێدمان زۆرە نابێت کەس مەسەلە ڕاکە بەڕاستیەکەی کۆمەڵ بەهانەی پێشوو هەبووە با بڵێن بووە، ئێستا کەس بەهانەی نەماوە تا بڵێن نایمیان ئایکەمیان نابێت چونکە گەر نەکەن ئێمە نەمێ زۆر ڕەحم بە سەرکردایەتی سیاسی کوردی ئێستاکات وەکو لە پێشتوژە گەر نەیکردبێ و نەکاتیش یارمەتیمان ئەداد ئێمە بارەجوخمان یاری پێ بکەین و سیاسەتە نێودەوڵەتەکان بە سەرعی تێپەڕن کۆتایی شەڕی داعشات وەزەکە بە نوعیکە ئەگۆڕێ لەبەرەوە پێویستە ئێمە ناماڵی خۆمان ڕێک بخەین هەر کاتێکی ناماڵی کورد ڕێک بوو تونگ و تۆڵ بوو و سنوورەکانی کوردستان بە ئازادی و باشتر لەمەی کە ئێستا هەیە دیاری دەکرێت و ئەچونە سەر سنووری کوردستان کە حەمرینە. علاقەی ئەحزابەکان سیاسیەن و تەوافقی سیاسی زیاتر بوودن چەنی زیاتر بوودن ئەوەنە مەسلحەت کورد و کوردستانە ناوێتی. لە ئێستادا بۆ شکاندنی بەستەڵەکە سیاسیەکان و چارەسەرکردنی گرفتەکان لە هەرێمی کوردستان و بە حکمی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان زۆرترین کێشەی لەلایە وەفدێکی مەکتەبی سیاسیان سەردانی لایەنەکان دەکات بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتنیەک و هەمووان لەسەر مێزی گفتوگۆ کۆبنەوە. پاش کۆتایی هێنان بە شەڕی داعش خۆرهەڵاتی ناوڕاست و ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری گەورەدا دەبێت. پریشکی ئەو گۆڕانکاریانەیش هەرێمی کوردستان دەگرێتەوە. بۆیە چارەنووسی ناوچە دابڕاوەکان بە هەرێمی کوردستانەوە پەیوەستە بە یەخستنەوەی نێوماڵی کوردی و ڕێکەوتنی سیاسی لە نێوان حیزب و لایەنە کوردیەکان. بێستون سەلام، کورسات نیوز، خانە